چەند پرسێک لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستان باسی گەرمن. ڕێفراندۆم و کاراکردنەوەی پارلەمان و چاکردنی ژیان و بژێوی خەڵک لەو بابەتە هەرە گەرمانن. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەر بۆ هەرێکێک لەو بابەتانە قسەی خۆی هەیە و لە ڕێگای نەخشە ڕێگای تایبەت بەخۆیەوە بەوردی بۆ هەموو لایەکی ڕوون کردوتەوە. ڕێفراندۆم مەسلەیەکی نەگۆڕەوە، ینی بەڵگەنەوەی سەلایەتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی خاوەنی هەڵگری دروشمی مافی چارەی خۆنووسینی گەلی کوردستان لە ساڵانی 1970 مافی چارەی خۆنووسینیدا لە ڕێگەی ڕێفراندۆمەوە ئیگلای یەکرێتەوە و یەکێتی بۆ پەڕیتوانەوە پشتیوانی پرۆسی ڕێفراندۆمەکە کە چارەسەرێکی یاسایی هەبێت لەلایەن پەرلەمانی هەرێمی کوردستان و یاسای بۆ دەربچێت بۆ بژێوی خەڵک میوادارین، یعنی حکوومەتی هەرێم چیتر درێغی نەکات لەوەی کێشەی بژێوی خەڵک گەیشتوت. ئەمە پێویستی بە دانانی چارەسەرێکە. ماوەیەکی زۆرە خەڵکی کوردستان خۆی ڕاگرتووە لەگەڵێ پەرلەمان ئاسایی بکرێتەوە بێ مەرسی واداری هیچ لایەک مەرجی نەبێ بۆی پەرلەمان دەست بە کارەکانی خۆی بکاتەوە. داوای ئێمە بووە پێش لە گۆڕانیش پێش لە کەسی تر ئێمە لە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیارماندا پێش ئەوەش کە نەخشە ڕێگایەکمان پێشکەش کرد داوای کاراکردنەوەی پەرلەمانی بێمەرج و دەستپێکردنەوەی کارەکانی و ئەوەی بەجێ هێشتووە تەواوی بکە یا ڕێگاچارەی بۆ بدۆزێتەوە و پاشان لەم دوایەش کە مەسەلەی ڕێفراندۆم هاتە پێشێ ڕێفراندۆمیش ئێمە وتمان پێویستە کۆمەڵەشتی لەگەڵ بێ ڕێفراندۆم لە پێشەوە بێ پەرلەمان بیکا بە یاسا کە ئەمە بەبێ بوونی بە یاسا ناتوانانی تۆ ڕێفراندۆم بکەی. خاڵی دووەمان ئەوەیە ئێمە بەشێک لە کوردستانمان لەژێر سەیتەرەی هەرێمی کوردستان نییە، ئێستا پێویستە ئەو بەشە بە هەر شێوازێک بێ بخرێتە زەمنی ئەو ڕێفراندۆمەوە. لە سەروبەندی چڕبوونەوەی بابەتە هەستیارەکان دوای سەردانی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێران سەردانی یەکێتی بۆ تورکیاش ئەنجام دەدرێت. پرسیە ڕێفراندۆمیش لەگەڵ کاربەدەستانی ئەو وڵاتە دەخرێتە ڕوو. بۆ ئەمەش یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ڕێگایەک بۆ بەدیهێنانی مافی چارەی خۆنووسین دەڕوانێتە ئەو پرۆسەیە. وەفدی یەکێتی سەردانی وڵاتی ئێرانی کرد، هەردوو لە هەم ئێران و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان دیدوبۆچوونی خۆی لەبارەی پرسی ڕێفراندۆمەوە بە یەکتریان ڕاگەیاندبوو و لە ئایندەشە وەفدی یەکێتی سەردانی وڵاتی تورکیا ئەکات و یەکێتی نیشتیمانی پێشوێ بچێ بۆ ئێران لەگەڵ لایەنەکان بەتایبەتی پارتی گۆڕان باسیەوەی کردبوو کەوا شان یەکێتیە چێ بۆ ئێران و لە دوای گەڕانەوەی وەفدەکەش کە ئێستا گەڕاوەتەوە دیسانەوە جارێکی کە سەردانی لایەنە سیاسیەکانەکە بۆ ئەوەی ئەو ناوڕۆکی ئەو چاوپێکەوتنەی لەگەڵ وڵاتی ئێران هەموو لایەکی لە ئاگادار بکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی سەرکردایەتەکەمان بڕیاری داوە ڕێفراندۆم بە حەقێکی تەبیعی میلەتی خۆمان نەزانێ و سوورین لەسەری ئەمێنێتە سەر بارودۆخی ناوچەکە و ڕۆژهەڵات و دنیا ناکرێ ئێمە کارێک بکەین کە سەرکەوتوون هەبینتایە ئەبێ هەمیشە ئەو هەنگاوانەی ئینێن بۆ سەربەخۆیی ئەبێ هەنگاوگەلێک بن کە هەم دنیا پشتیوانی لێ بکا و هەم لە ناوخۆی کوردستان لە پێش هەموو لایەکە پشتیوانی زۆری هەبێ ئەو کات ئێماتوانین هەنگاوی جددی بنێن بۆ سەربەخۆیی کە ئەوە ئاوات و ومێدی هەموو کوردێکی نەک هەر کوردستانی باشوورە بەڵکو هەموو کوردستانی گەورەیە. ئێستا کە کاتی نزیکبوونەوەی چارەسەری بۆ کێشەکان لە ئاسۆی دەمکەل بە دیار کەوتووە یەکێتی نیشتیمانی کوردستان خوازیارە لایەنەکان مەرجەکانیان نەهێڵن و ژیان و گوزەرانی خەڵک باش بکرێ و پارلەمانی کوردستان دەست بەکارەکانی بکاتەوە و هەموو لایەکیش لە ڕێگای گفتوگۆ و دیالۆگەوە کێشەکانیان چارەسەر بکەن. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.